قەیسەری مەسەڵەن باز لە چەند دەرگایەک دەکرێت دەڵێن ئەوەندە دەرگایە هەر بە ژمارە باز دەکرێت پێت وایە ئەو ژمارانە مەسەڵەن چەندیان گوت مەسەڵەن دەڵێ 13 دەرگا بۆ دەڵێ 16 دەرگا بووە 16 کۆڵان بۆ 13 کۆڵان بووە ئەمن بە نسبەت قەیسەری خۆمان کە ئێستا ئەوەی کەمە دانیشتینە ناوی ئەوە 6 دەرکەی هەیە 6 دەرکەی هەیە خۆی ئەمە ئێستا توکە لەگەڵ تعمیری دەرکەکانیان بردیان لە کنە خۆیاندانا ئەمە ئەتە ئێستاش دەرکەکان هەر لە کنەمە مام ینی دەرکەی قەیسەری دەرکەی کۆن ئی خۆی هەر دەرکەی خۆی کەونەکە ئادا دەخرێت هەردووکوە لە کنەمە ئێستا لە کەمپی لەگەر لەکن مقاولەکانە لەوێ دامانایە بەخۆی ئەو قەیسەری مەکە ئێستا مە تێداینە لە ناوی دانیشتینەوەی کە چێخانێمە 6 دەرکەی هەیە 6 قادر مەشیدێ ئەوە حەزارە بۆ پێشتر بورفەکانیش هەبوو زۆری بەس دوایە بە حکمی بەبێت تەعمی کردنەوەوانە ئەنی ڕووخا و تێک چوو ئەوە وابزانم چەند مزگەوتە چی تێدایە بەێ مزگەفتی گەورە مزگەفتی ئاتی بەرماغ مزگەفتی نەجاران سەیدی ئەوەی سەجادەی مزگەفتە چیش لە خوارێ هەیە هەرە و سێ مزگەفت 4 مزگەفتایە لەگە مزگەفتی ماری حاجی نووری سەجادەی بەرامبەر نافورن کۆتری سەلام بەێ ئەوانش قەدیمە چکەوەیش مزگەفتەش زۆر قەدیمە بەس کۆنتری مزگەفتی گەورێ مزگەفتی گەورێ زۆر قەدیمە کۆنتری مزگەفت بەپێی تەمەن و بەپێی بیستن و خوێندنەوەی بەڕێزت کۆنترین بنەماڵە یان ئەو کەسایەتیانە چێ بوونە کە لە دروستبوونی قەیسەریەوە بوونیان هەبووە ئاغەواتی هەولێرێ ئەغلب لە بەقالەکان لە دوکاندارەکان ئەوانە لە ناو بازار دوکانیان هەبوو و شخصیاتی خۆیان هەبوو بە هەموو شێوەیەک تقریبان دەتوانم بڵێم هەر هەموو هەولێرەکان خۆیان لە بازاری گەورە خۆیان دەدیتەوە بێگومان ئەوە سەبەستە تەتەوڕکردیانی ئەوە ڕۆژە کە ڕۆیشتم چوومە ناو بازار تقریبان لە سەتی دوو کەسم دەناسی کوڕی ئەوانی کە دەمناسی بوون ئەمری خۆیان کردبوو بێگومان بەڵام بنەماڵەکانی هەولێر هەر هەمویان کۆنن هەر هەمویان جێگە ڕێز و احترامن بەس دیسان دەرێمەوە هەولێری قەت ئیشێکی باش بکە شانازی بەخۆی ناکە وە دەزانی وازی بیت بریا شانازی بەخۆی کردووە مێژۆکەی بنووسی بە حرف بە حرە بینوسی بە ئێستا دەبووە بە هەزارەها پەرتوک لەسەر هەولێرێ ئەوەندەش باشە کە ئێستا دەستمان پێکردیە نهێنی گەورەبوونی و فراوانبوونی قەیسەری دەگەڕێنیەوە لە بۆچە پێ دوایە هەر ئەو حەجمە بووە یان فراوان بووە ئەوەی بستم لە پیاوە قەدیمەکان بە مەراحل دروست کرایە تقریبا زیاتر 15 ساڵی ویستی حتا تەواوێ کە دقەتعی یەکەمی ئەوەی پێشەوە کە لە بابلێم لای مام خەلیل لەوە دەچی یەکەشی لە کندەڵارخانێک قەدیمەوە دەچی ئەوانە مەرحەلەی یەکەم کرایە دوایە مەرحەلەی سێم کرایە واتە دەتوانی ئێستا دەتوانم بڵێم سێ قەیسەری متەکامیلە دەرگایان هەبوو بەبیرم دێ ئێستا هەلە چاخانەی مام خەلیلی هەموو هەولێرەکان دەزانن لێوەرە کە بیدایەتی قەیسەری بوو ئەو کەلوپەلانەی کە لە هەولێر ئیستعمال دەکرا کەلوپەلە بە خیاتیەوە بە عتاریەوە بە قماش فرۆشتنەوە بە کری کوردەواری خۆمان حتا هەر مەجموعەیەک سەردەمەک لە ڕوودپێراویان دەفرۆشت ئاخیرەن لە ساڵەکانی شێست مەجموعەیەک توکان بووە بۆ فرۆشتنی کەلوپەری ئافرەتان لەبەر هەندێ ئەو مەهنانەی یان ئەو پیشانەی کە قورس بوو وەکو حەدادی وەکو نەجاری وەکو ئاسنگری نەدەکرا لەوێ بیت چکە جیان گچکە بوو نەیان دەتوانی لەبە هەندێ پازیاندا چوونە خەتۆک ئەولاتر ئێستا مەشهورە دوکانەکانی نەجاران بیدایەتی دوکانەکانی حەدادان دوکانەکانی ئاسنگری هەموو لە یەک منتقەی بوون چکە دەبایە پانتایەکی گەورە هەبی لە بۆ کارکردنیان بەڵام دوکانەکانی قەیسەریەکان هەموو گچکە بوون زۆربەیان لە مەترک و هەشتا تێنە دەپەڕی و بەرجایەکەشی لە عمقەوە تاکو دەگەیشتە نهایەتی
2 متر 2 متر و 20 سانتیمتر بێت